لا تۆری دومی بەرنامەی بانی باشکوردستان بڕگەی تەندروستیمان بۆ ئامادە کردە باز لە حاڵەتەکانی میزران ناگرتن دەکەین لە منداڵاندا گەربێت و ئەم حاڵەتە دەرێژە بکێشێت لە تەمەنە پێگەشتوەکاندا یاخود خۆتەڕکردنی منداڵە متایبەت لە شاندا بۆچی دەگەڕێتەوە ئێمە وەرگرتنی زانیاری زیاتر و وردەکاری ئەم بابەتە ئەمڕۆ میوانداری دکتۆر کاوافەقی ڕەحیمان کردە پسپۆڕی نیشتەرگەری گورچیلە و میزەڕۆ و نزەکی پیان بەخێر بێ دکتۆر بانی باش زۆر سپاس. ئێمە باز لە حاڵەتەکانی میزران نەگرتن لە منداڵان دەکەین. ئەمە بۆچی دەگەڕێتەوە بۆچی لە ناکاوپەل داژە بۆ تەمەنەکانی تری ئەو منداڵە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی لە ساڵ 5 بۆ لە ساڵ 10 مناڵان لەسەر و تەمەنی 5 ساڵیەوە خۆیان تەڕەکەن بە شەو خۆیان تەڕەکەن و ناتوانن میز ڕابگرن بە نسبەیەکی کەم ئەمە لە کشانە زیاترە وەک لە کوڕان. اینجا ئەمە خۆی دوو جۆرمان هەیە. جۆرێکیان ئەوەیە کە نەخۆشەکە بە هیچ شێوەیە لە ڕۆژە لە کاتی ڕۆژدا کە خەبەرە هیچ گرفتێکی میزکردنی نییە. نەخۆی تەڕەکانە زوو ئەچێ بۆ میزکردن هیچ کێشەیەکی نیە بەس تەنها لە شەوە خۆی تەڕەکات. ئەم گروپیان لە ڕاستیە زۆربەی کات هەچی ئێمە ئەنی پشکنین و شیکار و شیان بۆکەین هیچ کێشەیەکی وا لەشیانە نییە لە میزڵانە نییە بەڵام ئەوەیە کە خۆیان تەڕەکەن. ئەم گروپێکی کە هەیە گروپی دووەم ئەو نەخۆشانە کە لە ڕاستیا بە ڕۆژی شاگرفتیان هەیە بە ڕۆژە لەوە کە زوو بچن بۆ میزکردن بە ڕۆژ خۆیان تەڕ بکەن لە کاتی میزکردنا کزانەوە و سووتانەوەیان هەبێت هاواری سکیان بکەن یان لەوە تووشی لەرز و تاو ئەو گرفتانیان هەبێ ئەمانە ئەو گروپن کە کێشەیەک خەلەلێک لە میزەڵان و لە گورچیلە و لە بۆری میز و ئەو شوێنانەیە هەیە کە بە شیکاری و بە پشکنین دەرەکەوێ و کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر چارەسەرکردنی حاڵەتەکە. وەکو ئاماژۆ پێکرد تا تەمەنی 5 ساڵی ئاسایە منداڵان میزرانەگرن بەڵام گەربێت و لەو تەمەنەوە پێل بکێشێت ئەمە دیاری دەکرێت کە ئەم کەسە تووشی ناتەندروستی جستێک ناتەندروستی هەیە بەگشتی ئەو هۆکارانشی کە دەبنە هۆی میزرانەگرتن بۆ چییە؟ بەڵێ وەکوتم گروپی یەکەم لە ڕاستیا هیچ کێشەیەکی وایان نییە و هەتا ئێستا ئێمە نازانین بۆچی بیزەبت لە ستاسە ئەم حاڵەتە ڕوئەیە لەو کەسانی کە بە ڕۆژ هیچ کێشیانی بەس بە شەو خۆیان تەڕەکەن ئەو مناڵانە بەڵام سێ نەزەریە سێ بیردۆزەیە بۆ ئەم حاڵتە کە بۆچی ئەم مناڵانە بە شەو خۆیان تەڕەکەن. یەکێک لەوانە لە بیردۆزەکان ئەوەیە کە هەنێ لە مناڵانە میزەڵانیان حەساسە یا بڵێن بچووکە میز کەم ئەگرێت لەبەر ئەوە لە چاو کەسی کە میزەڵان گەورەتە کە میز کەم ئەگرێت و کە میزێکی زۆری تێدەچێت شەو خۆی تەڕەکات و زۆربەی کات ئەم مناڵانە لە ڕاستیا خەویان قورسە کە هەستیان بۆیە کە میزیانێت خەبەران نایبێتەوە خۆیان تەڕەکەن. یەکی لە بیردۆزەکانی کە ئەوەیە کە گوایە ئەم مناڵانە وەکوتم خەویان قورسە کە مناڵێکی کە هەستەکات کە میزیە لەوە ئەچێ خەبەری بێتەوە شەو بچێت بۆ تەوالێت بەڵام ئەم مناڵانە لەبەرەوەی کە خەویان زۆر قوڵە خەبەران نابێتەوە کە بچن بۆ میزکردن و خۆیان تەڕەکەن. یەکێک لە بیردۆزەکانی کە بیردۆزی سێم ئەوەیە کە هۆرمۆنێک هەیە لە لەشە کە ژێرمێشکە ڕژێن دروستیەکات ئەمە وا ئاکا بە شێوەیەکی ئاسایی لە هەموو کەسێکی تەبیعی چ گەورە چ منداڵ لە شەوە میز کەمتر دروست بێ وەک لە ڕۆژ بەڵام لە هەنێ لەو مناڵانەیە ئەم هۆرمۆنە بەلای کەمیایە لەبەرەوە نسبەیەکی زیاتر لە مناڵێکی تەبیعی میز دروستە بێ کە بێتە هۆی ئەوەی شەو خۆیان تەڕکەن. بە شێوەی گشتی ئەمە هۆکارەکانە بەڵام هەتا ئێستا ناتوانین لە 100% پشتڕاست بکرێتەوە بەڵام وەکوتم بەس نەزەری و بیردۆزە ئەمانە. کاتە زۆر دووبارە بوونەوەی حاڵەتە بەتایبەت لە منداڵاندا بەتایبەت لە شاندا کە خۆیان تەڕەکەن بە ئاسایی دادەنرێت؟ وەکو ئاسایی نییە بەڵام شتێکی ترسناک نییە کە کێشەیەکی زۆر زەقیان نییە و زۆربەی کات لە ساڵ 9 ئەم مناڵانە کە گەنە تەمەنی باڵغ بوون و 15-16 ساڵی لە ڕاستیان کێشەکان کۆتایی پێ هەر خۆی چاک ئەبێت پێویست بە هیچ شتێ ناکات چاک ئەبێت تەنها لە ساڵ یەکیان ئەمێنەوە کە بە گەورەییش لەوە لە سەر و 20 ساڵ و تەنان 30 ساڵیشەوە جارجارە خۆیان تەڕکەن بەشەوە. ئەمە ئەگەرتەوە بۆ حاڵەتێک کە لە منداڵیە بۆ منە بەشێکیان تووشی زەبر دەبن یاخود تووشی زەبرێکی تون دەبن لە منداڵیدا تووشی حاڵەتی میزرانەگرتن بن ئەمە ئەگەری ئەبێت کە ئەو منداڵە لە تەمەنی پێگەشتوودا پەل بکێشێت بەردەوام بێت لە میزرانەگرتن. خۆی زەبری جەستەیی بێ یا دەرونی بێ کە دوای لە هەردووکێ بێتەوە بە یەک بێت بە زەبرێکی دەرونی و واتە مەسەن بۆ نمونە قەلەقی و سترێسێکی زۆر کە ناڵەکە بکەوتە ژێریەوە بەڵە جاری وهەیە بێتە هۆی ئەوەی کە کێشەی میزرانەگرتنی بۆ دروست بێ بەس ئەمانە زۆربەی کات هەر لە مناڵی و خوانوانە بوون ینی پێش ئەوەی کە ئەو شتە ڕووبات
لەوە شەگرفتی میزرانەگرتیان نەبوو بێش کێشەیەکیان نەبوو بێ بەڵام دوایی تووشی ئەم حاڵەتە بن بۆ نەجاری وایە مناڵێک مثلەن ماڵیان لە شوێنێکەوە لە شارێکەوە ڕوا بۆ شوێنێکی کە مەکتەبەکە ئەگۆرە لە مەکتەبێکەوە شە بۆ مەکتەبێکی تازە احتمالە مثلا هاوڕە و ڕەفیق و برادری نەبێ ئەکەوتە ژێر شارێکی دەرونیەوە ئەمەوە ئاکاکە گرفتی میزرانەگرتنی بۆ دروست بێت ئەمە لە ڕووی ترس و سترێس و دەرونی ئەو منداڵە شەرمیش لە هەمان کاتدا دێت هەمان ڕیزەوانێ بۆ منە منداڵی زۆر شەرمن بێ یاخود شەمکان لە نێو ڕەفیقەکانی دە تووشم حاڵەتە بێت شەرمکردن زۆر هۆکارێکی ڕاستەوخۆ نییە بۆ ئەمە زۆر پەیوەندی پێوە نییە بە میزرانەگرتنەوە ئەمە باز لە نیشانەکانی میزرانەگرتن کە ئایا تەنها ئەوەیەک ئەو منداڵە زۆرە چێت بۆ میزکردن یاخود ئازاریشی لەگەڵدا دەبێت کە هەست بکات تووشی ئەم حاڵەتە بووە ئەو کەسانی وەکوتم گروپی یەکەم کە بەس بەشەوە خوانتەڕەکان لە ڕاستیا بە ڕۆژە هیچ گرفتێکیان نییە هیچ ئێش و ئازارێکیان نییە زۆر تەبیعی وەکو مناڵێکی تەبیعی ئەچن بۆ میزکردن بەڵام گروپی دووەم ئەوانی کە خۆیان کێشەیەکی لەشیانە ئەمانە بەڵێ ئەکرێت هۆکارەکە ئیلتیاب بێت هەوکردنی کۆندامی میزەڕۆ بێ ئەمەش کەوا ئەکات ئەم نیشانەکانی بریتە لەوەی کە نەخۆشەکە لەوە چێها مثلا ئازاری ناوسکی هەبێت لە کاتی میزکردنا لە دامێنەوە بکزێتەوە ئازاری هەبێت لەوە ئەچ لەرزوتایی هەبێت زوو بچێ بۆ میزکردن جاریوالەوە چی میزەکەی بۆنی ناخۆشە خوێنی پێوە بێت ئەمانە هەموو نیشانەکانی هەوکردنە وەجاری وایە ئەگەر هۆکاری میزرانەگرتنەکە مثلا کێشەیەکی خەلەلێکی زگماکی بێ لە ڕێڕەوی میزکردنا بۆ منە میز لە میزانە بگەڕێتەوە بۆ گورچیلە یا بۆری حوز ئەو شوێنێکی حوزی گورچیلەگا بە بۆری گورچیلە تەسب بوو بێتەوە یا مثلەن بۆ نمونە ئەگە گیران لە بۆری میزە هەبێت کە ئەبێتە هۆی ئەوی میز بێڕێتەوە بە گورچیلەکان ئەم حاڵتە بەتایبەتی لە کوڕانە زیاترە لە کوڕانە هەیە ئەمانە احتمالە بێتە هۆی ئەوەی کە نەخۆشەکە تووشی سزبوونی گورچیلە بێت کە حاڵتێکی زۆر ترسناکە ئەو کاتە نەخۆشەکە نیشانەکانی سزبوونی گوچلی پێوە دەرەکەی کە بریتی لەوەی خوێنی کەم ئەبێت ڕەنگی نەخۆشەکە ئەگۆڕێت لەوەش لەشی ئاوسێت دەست و قاش و سکو دەموشەوە ئەوانەی ئاوسێ و نیشانەکانی سزبوونی گوچلی پێوە دیارە بێت تا چۆن بە حاڵەتێکی ئاسایی دادەنرێت کە منداڵان لە شەواندا هەستن بۆ میزکردن چەند جار ئاساییە لە دوای ئەوە بە ڕێژەی ئەوە دادنرێت کە ئەو منداڵە تەندروست نییە بەڵێ منداڵ لە ڕاستیان منداڵ و گەورەش ئەگەر شلەمەنێکی زۆر نەخواتەوە مەفروزە شەوان خەبەران نەبێتەوە بۆ میزکردن هەڵنەسن بۆ میزکردن ئەنی ئاسایەکە ئەوەیە کە مناڵ شەوان هەڵنەسێ بۆ میزکردن بەڵام ئەگە بۆ نمونە ئێستا تقریبا شێوازی حیاتی مجتمعی ینی ئینسانی بەتایبەتی بەڵێن مجتمعی ئێمە لە وڵاتی خۆمانە کە لە هاوینان خەڵک زۆر درەنگ ئەخەوێت تەنانەت بەداخەوەی سەوالات تۆ مناڵش درەنگ ئەخەوێ لەوەش شلەمەنی زۆر خۆنەوە ئاو بەتایبەتی شووتی و میوە زۆر خۆن و ئەوانە احتیمالە مەسەلەن شەو جارێک بسێ بەڵام خۆی ئاسایەکە ئەوەیە کە مناڵ کە خەوت هەتا بەیانی خەبەری نەبێتەوە بۆ میزکردن و خۆشی تەڕ ناکات بەڵێ ئەگەر بێت و ئەو منداڵن شەودا خۆی تەڕ بکات و پاش چەندێک کە پێویستە سەردانی پزیشک بکات پاش چۆن ڕۆژکە ئەمە زۆر دووبارە بێتەوە کە بە هەمیشەی شان خۆی تەڕ بکات پێویستە ئەو خێزان منداڵەکان بەرنە لای پزیشک بەڵێ ئەگەر مناڵەکان هەر لە مناڵیەوە ینی ئەوەتی لە بیریان بێت قەت 6 مانگ لەسەر یەک وشک نەبوو بە شەو بە دایم خۆی تەڕ کردووە و بە ڕۆژە هیچ کێشەیەکی نەبێت لە ڕاستیان ئەمە جێگەی ترس و دڵڕاوکێ نییە ئەتوان کەی مەجال هەبوو سەردانی پزیشک بکەن و بۆی فحوساتیان بۆ بکرێ بزانین ئایا ئەم هیچ کێشەیەکی یا بەسەر ئەم حاڵەتەیە کە پێویست بە هیچ ناکات و هەنێ عیلاجەیە لە ڕاستیا وەکو چارەسەر بۆ ئەم حاڵەتەش کە ئەتوانێت بەکاربێنرێ ئەگەر پێویست بکات بەڵام ئەو خێزانانێک کە مناڵێکیان هەیە کە بە ڕۆژی شاکێشەی هەیە بە ڕۆژا میزران ناگرێت یا هەستەکەن زوو تووشی ئیلتیاب بێ بۆنی میزی ناخۆشە میزەکەی لەوەشە خوێنی پێوە بێ یا ئەم کێشانەی هەبێت لە ڕاستیا ئەوە پێویستەکە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆرت بکەن و یا مثلا مناڵێکیان هەیە کە خۆی تەڕ نەکردووە لەپڕ تووشی ئەوە بێت کە خۆی تەڕ بکە ئەم حاڵەتانە ضرورە کە بە زووی سەردانی پزیشکی پسپۆرت بکەن بۆ بزانین چکە زۆربەی کات ئەمانە کێشەیەکیان هەیە وەکو گروپی یەکەم نین بەڵێ ئەمە بێ مەسەر ئەو حاڵەتی گەربێت و منداڵەکە خۆی حاڵەتی ڕانەگرتی نەبێت واتە منداڵێکی ئاسایی بێت بەڵام پێش خەوتن ڕێژێکی زۆر ئاو بخواتەوە ئەگەر هەیە منداڵە شەوتە خۆی تەڕ بکات یان ئەمەش ئەبەسترێتەوە بۆی کە منداڵەکە تووشی حاڵەتی میزرانەگرتن بۆ بەڵام خێزانەکەی پێی نەزانیوە ئەکرێ هەردوو احتیمالەکە ئەکرێ هەبێت بەڵام زۆری مناڵی ئەگەر شەو خۆی تەڕ بکات و هەر خۆی وا بێت زۆربەی کات ڕاستی دایکەکە پێزان دایکواکە پێزان کە حاڵتی هەیە بەڵام ئەو حاڵەتانی کە
پێشتریش کێشەی نەبووە بەڵام دوایی تووشی و حاڵەتە بێ احتیمالە پێی نەزانن لە بیدایەتەوە نەزانن فتەیە بێ وابێ ئینجا پێی بزانن بە تایبەتی ئەگەر بۆ مناڵەکە گەورە بێت و شوێنی خۆی پاپکات و یا زۆر تەڕ نەبێت و لیباسەکانی دوایی کاڵسا بەیانی بیگۆڕێت شەرم کا لای دایک و باوکو لای کەس و کارێکی قسە بکات ئەکرێ فتەیەک وابێ ئینجا پێی بزانرێ بەڵام ئەم حاڵەتە لە کچان زۆرترا خۆت لە کوڕان وەکوتم بە ڕێژەیەکی کەم لە کچانە زیاترە وەک لە کوڕان بۆچی ئەگەڕێتەوە لەبەر ئەوەی کە بە ڕێژەیەکی زیاتر کچان زیاتر تووشی ئیلتیاب ئەبن ئیلتیابی کۆمەندانی میزم دەڕۆن بە تایبەتی میزەڵان ئەمەش هەوکردنی میزانێکەکە لە هۆکارەکانی میزانەگرتن چ لە گەورە و چ لە بچووکیشە لەبەرەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان و هەنێ گرفتەیە لە کۆمەندانی میزەڕۆیە کە لەوانەیە لە کچانە زیاتر بێ وکو گەڕانەوەی میز لە میزەڵانەوە بۆ گوچیلەکان وە مەسەلەن هەن حاڵەتی زماکی هەیە کە جاری وایە لەوە چێ یەکێ لە بۆریەکانی گوچیلەکەیەتە خوارەوە لە پشتی سەمامی میزڵانەوە بکرێتەوە کە ئەم حاڵەتە ئەم حاڵەتە بەس لە کچانە ڕوئەیە کە بێتە هۆی ئەوەی بە معدەلی خۆیان تڕکەن و بە معدەلی تەڕبن ینی قەد وشگنین لەبەر ئەم هۆکارانە بە نسبەیەکی کەم کێشەی میزانەگرتن و خۆتڕکردنی مناڵان لە کچانە زیاتر دکتۆر وەکو تێبینی و کرد بێت هەوشاری دایک و باوک بەرامبەر بە منداڵەکان کە توش حاڵەتی میزرانەگرتن بوون لێرەدا چۆنە بەشێک لە دایک و باوکان کە منداڵەکانیان میز ئەەکەن بەخوای خۆیان تاڕەکان شان دەرلۆمە یەکەنی خۆ لە منداڵەکە تووڕابن وەکوی ڕاکشنێکی خۆیان دەرەبڕن کە هەڵەیەکی کردووە لێرەدا هەوشیارەکە چۆنە وەکو ئەوی ئەزمونتان هەم تێ لە ڕاستیا ئەوە هەڵەیە چکە مناڵ وەکو هەموو کەسێکی کە تۆ تووشی گرفتێکی تەندروستی ئەبیت بەدەست خۆت نییە هیچ کەسێک حەز ناکات کە کێشەیەکی تەندروستی هەبێت و بەتابەتی شتێکی وە محریجی بەسەرا بێت کە خۆی تەڕ بکات وە زۆر بکات ئێمە ئەبین ئەو مناڵانەی بەڕاستی کە تەمەنیان تۆزە گەورەی و ئەیان ئاوزێت کەین بۆ کلینیکی ئەمەیان بینی زۆر شەرمەکەن سەردا ئاخەن مەسەلەن قسە ناکەن خۆشبەختانە ئێستا ینی تۆزێ ڕۆژمێری تەندروستی بەرەو پێش ئەچێت لە مجتەمەعی ئێمە زۆر جار ئەیان بینین کە ڕاستە دایک و باوکەکە زۆر تێگەیشتون مثلا دیارە کە زۆر لۆمی مناڵەکان ناکەن کە یان لە کلینیکی زۆر چاو ئێمە زۆر بە نەرمونیانی قسان لەگەڵاکەن بەڵام خۆی نابێت بەڕاستی بەی شێوەیەک سەرزەنش بکرێن یەکێ لە چارەسەرەکانی خۆتەکردنی ماڵان بە شەو بریتێلەوەی پێوەتێ پاداشت ینی مەسەن بۆ نمونە بۆ نەخۆشەکە لە ژوولەکەی خۆیان وەرەقی یەک چارتێکی بۆ وەڵەواسرێت کە ینی مەسن ڕسمی ئەستێرە و یا هەرێ مەسەرەن کارتۆن ئۆشتانی لەسرە کە مناڵەکە پێخۆش ئەو شوانی کە خۆی تەڕناکە یەکێ لەوانە ئەیتی وەکو بەلەزگەیەک یان لەو چارتە کە وەکو پاداشتێ تو ئەم شۆ خۆ تەڕ نەکردووە ئەم پاداشەکە ئەوەیە ئەمە پرۆبیە ئەم پاداشتە وەرەگریت لەبەر ئەوە بە هیچ شێوەیەک لە ڕاستیان نابێ سیاسەتی سەرزەنشکردن و سەرکۆنەکردن بەکاربێنرێ لەگەڵ مناڵانەیە چونکە حاڵەتەکان خراپترەکە باشتری ناکات بەڵێ پێشینی خێزان تا چەند لێرەدا دەوری هەیە کە منداڵەکە تووشی خۆتەڕکردن بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر باش بوو کە بەڕێستانکردان ڕاستیە لە سا 75 ئەو مناڵانەی کە بە شەو خۆیان تەڕەکەن لە سا 75 یەکی یارە دایکەکە یا لە باوکەکە بە مناڵی وا بووە لەبەرەوە زۆر چاک مەسەلەن یەنە کلینیک و کێمە ئەم هینەکەین بۆ ئەوی مناڵەکە زۆر شەرم نەکە ئەم قسەی ئەکەین یەسەی دایک و باوکە سێری یەکترەکەن ئەوە سێرێکی یەکترەکەن ینی تقریبا چوار ژمارەیەکی زۆرە تۆ لە چوار مناڵ سییان دایک و باوکە بە مناڵیش ئەو هەمان گرفتیان هەبوو لەبەرەوە ئەمەش یەکێکە لەو کێشانەی کە لە خێزانە هەیە بەڵە سێری یەکترەکەن ئەزانن ئەو ژنومێر شت بۆ یەکتر باسەکەن و ئەزانن زۆر شتێکی ینی کۆمیدیە ئەوە سێری یەکترەکەن و بەڵێ سیرەکەن دکتۆر خواردنەوەی کافاینی بۆ منداڵان لە شاندا تا چەند دەوری هەیە و منداڵە تووشی خۆتەڕکردن بێت بڵێ کافاینێکەکە لەو مادانی کە بە دوو شێوازە بێتە هۆی ئەوەی کە کێشەی زوو میزکردن دروست بکات بە تایبەتی لەو مناڵانەی کە زیادە گرژبوونی میزەڵانیان هەیە تەهوێجی میزەڵانیان هەیە لەبەرەوەی کافاین و ئەکا کە میزەڵان زوو گرژ بێ و لەگەڵیشە وەکو مادەیەکی وایە کە وە ئەکا میز زیاتر دروست بێت لە لەشا لەبەرەوەی ئەمە کەسانی کە گرفتی میزرانەگرتیان هەیە چ گەورە بن یا بچووک بن ڕاستیا ئاماژگاریان ئەکەین کە دوورکەونەوە لەو مادانی کە لەو خواردنەوەی کە مادەی کافاین تیا وەکو چاو قاوە و نیسکافە و نەستە لەو ساردی و پێپسی و لەگەڵ بەهاراتیش مەسەلەن بیبەری
تون و بەهارات و ئەم کاتێک لە بەهارات دوور بن مندا نەخێر ئەو کەسانی کە گرفتیان هەیە ئەینا بەهارات و ئەوانە سوودێکی زۆری هەیە بۆ لەش بەڵام ئەو کەسانی کە گرفتی میزانەگرتنیان هەیە کە بە ڕۆژیش زوو ئەچن بۆ میزکردن ئەوانەی کە بە ڕۆژیش خۆیان تەڕەکەن و زوو ئەچن بۆ میزکردن کە ئێمە فڕساتیان بۆ ئەوکەین دەرەکەوێت کە گرژبوونی میزەڵانیان هەیە زۆر ئیسفادە لەو پارێزە ئەەکەن کە لە کافایان دوورکەونەوە. بەڵێ کاتە دکتۆر ئەمێ باز لە بەشەیەکی گشتی باز لە چارەسەرەکان بکەین ئەو منداڵانی کە تووشی خۆتەڕکردن چارەسەرەکان چین تەنها لە ڕێگەی پشکنینەوە کە دەزانرێت و مادەی کیمیاییان بۆ دەنووسرێت یاخۆ چارەسەرێکی ترێ پێشگیریەک هەیە کە پێویستە دایک و باوکان بۆ منداڵەکانیان بیکردنە بەر. بەڵێ بۆ گروپی یەکەم ئەو ئەوانەی کە وەکو وتمان لە ڕۆژدا هیچ گرفتیان نییە بەس لە شەوە خۆیان تەڕەکەن لە ڕاستیە چەند چارەسەرێکمان هەیە یەکێک لە چارەسەرەکان ئەو سیاسەتی پاداشتەوە کە باسم کە چارتەکەی و پێوتێ ستار چارت ئەوەی بۆ بەکارێنێ ئەو شەوانەی کە مناڵەکە خۆی تەڕناکە شتێکی یەتێ هەڵێواسێ سیکرێک لە چارتەکەی کە دڵی پێی خۆشە بێ و وەکو پاداشتێ جۆرێکە لە چارەسەرەکان کە زۆر کاریگەرە بریتێ لە بەتانیکی خەوە لە بەتانێکی کارەباییە لەژێر مناڵەکە دائەخرێت ئەو کاتێک کە مناڵەکە لەگەڵ یەکەم قەترەی میز کە خۆی تەڕەکە یەکسەری بەر بەتانەکە ئەکەوێت جەرز لێیە مناڵەکە خەبەرە بێتەوە ئەم بەرەبەرە کە بەمووی زەمن چەند مانگێ بەکار ئێنرێ واکە کە مناڵەکەیت لەو کاتێک کە هەستەکان میزیت خەبەری بێتەوە بەشێک لە منداڵەکان خەویشیان قورسە بەڵێ زۆربیان خەویان قورسە ئەمە یەکێک لە چارەسەرەکانن چارەسەری کە لە ڕێگەی دەرمانەوە بێ بە زۆری ئێمە دوو جۆر چارەسەرمان هەیە چارەسەرێکیان ئەو کەسانی ئەگەر بزانین احتیمالی هەیە کێشەکان بەهۆی ئەوە بێت کە میزانیان زوو کرژە بێ یا میزانیان بچووکترە لە مناڵێکی کە حەبێک هەیە کە جۆرە عیلاج هەیە کە ئەنتیکۆلینەرژیکی پێوترێت ئەوانیان بۆ بەکارێنین زۆریان ئیسفادە ئەکەن و عیلاجێکی کە هەیە بۆ ئەو کەسانی کە بزانین احتیمال لەم ئەو مادەی هۆرمۆنی کە باسمان کرد لە لەشانە کەم بێت جاران بە شێوەی سپرەی لوت هەبوو بەڵام ئێستا بەڕاستی دەرکەوتووەکەەوە زۆر سوودێکی وایە و لە زۆربەی شوێنانی وڵاتانی دەرەوە بەڕاستی بەکار نایە بەس بەداخەوە لە وڵاتی ئێمە بەکاریێنن بەدیری ئەوە حەبەکەیەتی کە خۆشبەختانە هەیە دێزمەتابی پێوترێت ئەتوانێت نەخۆشەکە هەموو شوێ پێشخۆتن حەبێک ئەخوات بەڵام چەند مەرجێکی خۆی هەیە کە ئەبێت ساعاتە پێشەوەی حەبەکە بخوا نابێ ئەو بخواتەوە 8 ساعتی دوای ئەوەی کە حەبەکەی خواردو نابێ ئەو بخواتەوە و ئەبێت دوای چەند ڕۆژێکیش فەحسی خێوکانزای بۆ بکرێت لە لەشیا بۆی بزانین تووشی نەقسی ئەوانەی نەکردووە ئەگەر ئەو کێشانی نەبوو ئەتوانێت بۆ چەند مانگیش لەسەر ئەو عیلاجە بەردەوام بێت بەڵام ئەمانە زۆربەی کات عیلاجی بنەبڕکردنین ینی بەس لە کاتی پێویستە بۆ نمونە مناڵی وایە ئەچێ بە میوانی سەفەرێکە بۆ شوێنێک حەزەکەن لە ماڵی کەسوکاران لە هۆتێڵەکە کە ئەمێننەوە خۆی تەڕنەکە توانێت ئەو عیلاجانی بۆ بەکار بێنن بەڵام زۆربەی کە لە ڕاستیە مثلا دایک و باوەکان متفاهمن کە ئێمە بۆیان باسەکەن ئەمە حاڵەتە هیچ کێشەیەکی نییە زۆربەی کات خۆیان ئەیپەڕێن و چاکە بن زۆریان ماگەوابی پێویست ناکە عیلاجی بۆ بەکار نایانین بەڵام گروپی دووەم ئەوانەی کە بە ڕۆژدا کێشان هەیە لە ڕاستیە ئەوە چارەسەرکردنەکە ئەکەوێتە سەر هۆکارەکە هۆکاری خۆتەڕکردنەکە چییە کێشەی گرفتی مناڵەکە چیە بە گوێرەی ئەوە چارەسەر ئەکرێ کە جاری وایە احتیمال لە بەس بە عیلاجی ئیلتیا بوو یا ئەو عیلاجانی کە باسمان کرد ئەوانە بێ بەڵام هەنێ جاریش احتیمال ئەگە گرفتەکە گرفتێکی زگماکی لە کۆندامی لە ڕێڕێی میزی میزەڕۆیە هەبێ احتیمالی پێویست مەسەلەن بیا بە ناوزور لە ڕێگەی ناوزوو یا لە ڕێگەی نەشتەرگەریەوە چارەسەر کرد و پێویست بگاتە ئەوەی کە پێویستکان نەشتەرگەری بۆ نەخۆشەکە بکەین بۆ ناڵەکە بکەین. بەڵێ لە ئەو گروپی یەکەمەی کە ئاماژەوە پێکرد لە ڕووی چارەسەرەکانەوە باس لەوکە چارەسەرەکان نەبڕ نابن مەبەست لەوەیە کە ئەو چارەسەریانە تەنها ماوەی کاتی مندێک منداڵەکە باش دەبێت دوای دووبارە پێویستە بەکاری بێنێتەوە تاکو تەمەنی چەند لەگەڵیدا ئەو چارەسەرانە بەردەوام دەبێت تووشم حاڵەتانە دەبێت بەڵێ وەکو وتمان ینی حتا تەمەنی مراهقی زۆربەی زۆریان چاکە بن لە ساڵ 99 چاک ئەبن ئیتر مەسەلەن هەیە دوای لە 6 ساڵە چاکە بە هەیە لە دەیە هەیە مەسەلەن ئەگاتە 15 و 16 کە کێشەکەی نامێنێ لەو کاتەیە بە گوێرەی پێویستی نەخۆشەکە وەکو وتمە کە ئەگەر سەفەرکە مشن لە ماڵی کەسوکارێک بێنەوە لە شوێنەکە بۆی تووشی حراجی نەبن ئەتوانین عیلاجەکان بەکاربێنن یان نەخۆشی وا هەیە هەر ئاڵێ بەکارێنم و زۆربیان لە بناڵە لە ڕاستیە ئەم عیلاجانە سەلامەتن ئەتوانن بۆ ماوەی دوور و درێژش بەکاری بێنن لە دوای تەمەنی 6 ساڵیەوە ئەتوانرێت ئەو چارەسەرانە ئەو منداڵە بەکاری بێنە و بیخوات بەڵێ لە دوای 5 ساڵیەوە کە دەرکەوت وتمان تا 5 ساڵی ژەگە مناڵ چاجارە خۆی تەڕکە ئاساییە بەڵێ لە سەوەی 5 ساڵیەوە ئاسایی نییە کەواتە لە سەوەی 5 ساڵیەوە توانەوە عیلاجانە بەکاربێنرێت ئەو گروپی دوێمەی کە ئاماژەوە پێکرد ئەنجامدانی نەشتەرگەریە ئەو نەشتەرگەریش لە تەمەنی چەندە بۆ ئەو منداڵە ئەنجامدرێت لە هەنێک کاتەوتمان نەشتەرگەریە
لە ڕاستیە گرفتی نەخۆشەکە دیاری ئەکات تەمەنی هەشتن بێت جاری وایە نەقمانی مناڵی وا هەیە پێشوی بکاتە 5 ساڵیش دەرەکەوێت گرفتێکی هەیە لەوە چه مەسەلەن لە چەند مانگی تەمەنیە کە تازە لە دایک بۆ پێویستکە نەشتەگەری بۆ بکەین یا جاری وایە مەسەن لە تەمەنی گەورەیە لەوە 5 ساڵی بێ یا 10 ساڵی بێ دەرەکەوێت کە گرفتی هەیە و پێویستەکە نەشتەگەری بۆ بکرێت. ئەو چارەسەرانی کە ئەمەژۆ پێ کرد بۆ کڕ و کچانیشی گرفتێک ناکات هەردووکیان هەمان ئەتوانن چارەسەر وەربگرن. هەردوو گروپەکە بەڵێ هەردوو گروپەکە توان چارەسەر وەربگرن ڕێگەزەکەیە لە ڕێگزەکە بەڵێ کێشە ناوێت هەوکردنی میزەڕۆ تا چەند پەیوەندی بۆ هەیە کە منداڵان تووشی ئەم حاڵەتە بوێت. یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بە تایبەتی لەو مناڵانی کە بە ڕۆژیشە خوانتەڕەکەن یا لەو مناڵانی کە لە بیدایەتەوە هیچ کێشیان نەبوو 5 ساڵیشان تاو کردو فەتێکی زۆر وشک بوون و کێشان نەبوو لەپڕ ینی تووشی تازە تووشی حاڵەتەکە بوون لەمانەیە زۆربەی کات ئەکرێ هۆکارەکە یەکێ لە هۆکارە سەرەکیەکان هەوکردنی کۆندای میز و میزەڕۆ بە تایبەتی میزەڵدان. بەڵێ ئێمە باسمان لە خواردنەوەش لە مەنیەکان کرد لایەن منداڵانەوە کە زۆر وا دەکات منداڵان تووشی حاڵەتی خۆتەڕکردن لە شاندا ئەی خۆراک ئەو خۆراکی کە لە ڕۆژدا دەیخوات پەیوەندی هەیە بۆی منداڵەکەی لە شاندا زوو خۆی تەڕ بکات. بەڵێ هەنێ حاڵەتێکی کە هەیە کە پێوتێت زیاد خۆراگرتنی منداڵ یا خۆتەخیرکردنی منداڵ لە چوون بۆ میزکردنە ئەم حاڵەتە لە ڕاستیە پەیوەندێکی مباشری هەیە بە شێوازی حیاتی نەخۆشەکە لەگەڵ ئەو خواردنی کە ئیخوات بۆ منە مناڵی وا هەیە خواردنی ماڵەوە زۆر کەم ئەخوات سێژەمەکە لەسەر سفردانانی شبخوات زیاتر چیپس و نەسەلە و مەسەل کریسپ و ئەم جۆرە خواردنانە ئەخوا کە ئەمەش وە ئەکا لە بەروی مادەی فایبەری کەمتیایە تووشی قەبزیە بن کە تووشی قەبزیش بوو قەبزیەکێکە لەو گرفتانی کەواکە کارگەی ڕاستەوە خۆی لەسەر کێشەی میزکردن لە مناڵەوە ئەکات کە تووشی ئیلتیا بن و ئەمەش بەرەبەرە سەر پێشە بۆ ئەوەی کە خۆیان تەڕ بکەن. بەڵێ کاتە لێرەوە دکتۆر تێ دوا ڕێنمایی بگەنی بێ بینەران چی دەبێت؟ ڕێنمایم ڕاستیە بۆ دایک و باوکە بەڕێزەکان ئەوەیە ئەو مناڵانیان کە خۆیان هەر لە مناڵیەوە هەر خۆیان تەڕ کردووە بە ڕۆژا کێشیان نییە پێویست ناکە تووشی دڵڕاوکەیەکی زۆر ببن و ینی تووشی شپرزەی ببن زۆربێک لە ڕاستیە ئێمە هەشی فەحسیان بۆیان ئەکەنیێتەوە هەمی طبیعیە و هیچ کێشەیەکی وایان نییە و زۆر بەزۆری شتێک و باسم کرد ئەیپەڕێنن بەڵام ئامۆژگاریم بۆ ئەو دایک و باوکانی کە مناڵێکیان هەیە تازە تووشی گرفتی کۆندای میز و میزەڕۆ بۆ تازە هەستەکەن کە توش بۆ میزران ناگرێ و یاخود بە ڕۆژی شاگرفتی هەیە بەڕاستی ئەم گروپە زۆر ضرورە کە بە هیچ شێوێت تەخیریانەکەن بە زووترین کات دکتۆری پسپۆر بیان بینێ چکار زۆربەی کات کێشەیەکیان هەیە لە لەشی مناڵەکەیە کە زۆر جار ئەتوانێت بە ئاسانی چاسەرکرێ بۆ ئەوەی کە سەر نەکێشێ بۆ کێشەیەکی زۆر گەورە کە بێتە هۆی سزبوونی گورچیلە و دوایی نەخۆشەکە تووشی نەشتەگەری گەورە ببێت. زۆر سپاس بۆ دکتۆر کاوفەقی ڕەحیم سپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ نزەکی پێ سپاس بۆ ئامادەبوون زانیاریەکانت.